و لە ڕابردوودا تەکیدمان کردەوە کە ئێمە لەگەڵ لایەنەکانی تر لەسەر 100 کورسی پەرلەمانی کوردستان ڕێککەوتن. ئەوەی ماوە تەنها 11 کورسی کۆتای پێکاتەکان بووە کە ڕای جیاوازمان لە نێوان ئێمە و برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە و ڕامانگەیان لە ڕابردوودا کورسی کۆتای پێکاتە نابێت نە ئێمە نە برادرانی یەکێتی ئەو حەقە بە خۆمان بدەین کە لەسەر کورسی کۆتای پێکاتەکان بڕیار بدەین. پێکاتەکان خۆیان پێکاتەی ڕستنی هەرێمی کوردستانن و وجودیان هەیە لە ناو پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان و بەشداری پرۆسەی سیاسی دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستانن بۆی خۆیان دەبێت بڕیار بدەن لە چارەنووس و شێوازی بەشداری پرۆسەی سیاسیان. بۆیە ئەوەی کە تاوەکو ئێستا کەژمایەوە تەنها ئەم خاڵە بوو، ئێستاش ئێمە سووری لەسەر ئەوەی کە خۆیان پێکاتەکان هەر بڕیارێک بدەن، ئەگەر جیاوازیش بێت لە ڕای پارتی دیموکراتی کوردستان ئێمە لاریمان نابێت. و ڕازی بوون بەوەی هەمواری یاسای هەڵبژاردن بکەینەوە بە هەموو ئەو پێشنیارانەی کە برادرانی لایەنەکانی تر بە تایبەت برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داوایان لێکردین کە هەرێمی کوردستان لە یەکبازنەییەوە بکرێت بە 4 بازنە و سیستەمی لیستی کاندیدان بکرێت بە 150 بۆ ئەوەی شێوازی دەستنیشانکردنی کاندید نیوە بە نیوە بێ و بابەتی بەکارهێنانی ئامێری ئەلکترۆنی عراقی ئەوەی کۆمسیۆنی عراق بکرێتە بنەما و بەم شێوازە هەڵبژاردن بکرێ و دابەشکردنی کورسی بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان لەسەر بنەمای ئاماری وەزارەتی پلاندانانی عراقی بێت. ئەمانە هەمووی بژاردە و پێشنیاری برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئەمڕۆ لە دەقی یاداشتێکماندا بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئاماژە بە مادەی 48 لە بڕگەی 4 داوامان لە بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە کە بۆ دانیشتنی سبەی دووشەممە 22/5 دوو بڕگە لە بەرنامەی کاری دانیشتنەکە زیاد بکرێ، یەک لە بڕگەکان کاراکردنەوەی کۆمسیۆنی ئەنجومەنی باڵای کۆمسیۆنی هەڵبژاردننی ڕاپرسی لە هەرێمی کوردستان بێ و بڕگەی دووەمی بەرنامەی کار بابەتی خوێندنەوەی یەکەم بێت بۆ هەموو ئەو پێشنیازە یاسایانەی کە لە ڕابردوودا بۆ هەمواری یاسای هەڵبژاردن پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە.